ئێرە ستۆدیۆی کوردستان 24 ئێمە لێرەین بەردەوامین سەرەڕای سەختیەکان سەرەڕای مەترسیەکان لەگەڵ هاوکارانم بەردەوامین لە پەیامە پیشەیەکەمان کوردستان 24 هەمیشە بەردەوامە بێت لە دەستپێکی ڕۆژەکەوە لەگەڵ هاوکارانم بەردەوامە بین تا بڕگە و بابەتەکان و هەموو پرۆگرامەکانمان وەک خۆی بڕوات و ئێمە لێرە ئابین لە کوردستان 24ەوە لە کارکردن لە ڕووماڵی پیشەیانە گەیاندنی ڕاستی و پەیامی نیشتیمان پەروەری ئێمە بەردەوامین کاتژمێریەکی درەنگانی شەوی ڕابردوو و ژمارەیەک موشک لە نزیک باڵەخانەی سەرەکی دامەزراوەی کوردستان 24 کەوتە خوارەوە و بەهۆیەوە زیانێکی زۆر بەر باڵەخانە و ئامێر و کەلوپەل و دامەزراوەکە کەوت خۆشبەختانە لە ئاکامیە و ڕووداوە هیچ زیانێکی یانی بەر کارمەندان و هاوڵاتیانی نزیک باڵەخانەی کوردستان 24 نەکەوتووە. سەرەڕای زەرەر و زیانەکان کە بووە هۆی وەستانی پەخشی کەناڵەکەمان بۆ ماوەی چەند خولەکێک پەخشی ڕاستەوخۆی کوردستان 24 وەستا و دووبارە بەردەوام بۆ و بینەران و وەرگران دڵنیا دەکەینەوە کە بەردەوام دەبین لەسەر کار و گەیاندنی پەیامی نەتەوەیی و نیشتیمانی خۆمان. کوردستان 24 بە مۆرکی نیشتیمانی و نەتەوەیی ناسراوە و لێرەوە جارێکی دیکە دووپات لەو پرەنسیب و پەیامە پیشەیانەی خۆمان دەکەینەوە کە لە بەردەوامی کوردستان 24 پێدەناسرێتەوە ئەویش گەیاندنی پەیام و دەنگی کوردستانیانە. بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە بە 12 موشەکی بالیستی هێرشکرایە سەر گەڕەکی هەولێر و بە ئاراستەی کونسوڵخانەی ئەمریکا و چەند زیانێکی مادی لێکەوتەوە. بە گوێرەی ڕاگەنراوێکی دژە تیرۆری کوردستان موشەکەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق ئاراستەکراون. دوای هێرشەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەولێر خۆی بۆ ترسنۆکان ناچەمێنێت. بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە بە 12 موشکی بالستی هێرش کرایە سەر گەڕەکێکی هەولێر بە ئاراستەی قونسوڵخانەی ئەمریکا و چەند زیانێکی مادی لێکەوتەوە. با گوێرەی ڕەنگەدراوێکی دژە تیرۆری کوردستان موشەکەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق ئاراستە کراون. لە ڕاگەندراوەکەی دژە تیرۆری کوردستانەوە هاتووە موشەکەکان لە ڕۆژهەڵاتەوە ئاراستە کراون و جگە لە زیانی مادی زیانی گیانی نەبووە. موشەکەکان لە نزیک ماڵی چەند هاوڵاتیەک کەوتنە خوارەوە و زیانی مادیان بەر ماڵ و موڵکیان کەوتووە. هاوڵاتیەک چیرۆکەکە دەجێڕێتەوە کە لەگە ماڵ و منداڵەکەی لە ماڵەکەی خۆی بووە و دەنگی تەقینەوەی موشەکەکە هێندە نزیک بۆ لێەوە پەنجەرەی ماڵەکەی هەمووی شکاندووە. یەکوت شتێک بۆ هابوو مەهادی گوڕێکی ئاگری جاری ئاولی کەم بوو بەس زاری دوام پیچەک زیاتر بوو جاری چارەم زۆر بەقەوەت بوو من عادیت ئەو پەنجەرە و ئەو دەرگە و مەرگە خڕاتە خوارێ بەس ئاگەلی بوو چی ئاگرێک هاتە ناو ژووریمە بەس ئەوەندە بە هاگەدار بوو ئەم مندار و چوم گوتم بەر لە چینە دەرێ هەچین دەرێ من گوت بزانم گوتم بروسیەکە ژووری الحەمدولێ بروسەکە نەبوو هێخوا ئەو چ بوو هاتمە دەرێک و ئەو دنیا بنی خڕاتەوە زادەسەوە شارعانە وڵا گوتن ساڕۆخ منداری بچشم ئارێوەڵێکی بریندار بووە قاتی لە بریچەک ئەو جامە و بەنجەرە و پێکەتیە ئارێوەڵا وڵا من 6 مندارین یعنی 6 زەلامی لە ماڵەکە مندارەکان 6ین. هاوڵاتیان باز لەوە دەکەن کە ماڵەکانیان لەو ناوچەی موشەکەکە تێیدا تەقیوەتەوە دەنگێکی هێندە بەرزی هەبووە لە ترسی گیانی خۆیان ماڵەکانی خۆیان چۆڵ کردووە. باز لەوەش دەکەن چەندین موشک ئاراستە کراوە بە تایبەتی ئەو شوێنانەی ماڵی هاوڵاتیانی تێدایە. وەڵای نزیکەی 5 تا 6 دەبوو لە دەوری 5 تا 6 دەبوو ئەو دەرکە و پەنجەرە لە مارێ نەما هیچ عامی لەگەر پێکەوە شرق و هۆری بوو بەرێ مارمان نێزی لە گوندینە سەرنووسیان هەمووی سارێک لێکوانە تەکسێک هەر عادم بووە ئەو یعنی ئەو دوکانەکان نما زامیان شکایە دەنگێکی زۆری هەرگەلەکە زۆر یەکەم موشک لەگە واگا هات یعنی سەوتەی گەلە زۆر بەهێز بوو یعنی پەنجەرە و مەنجەرە ئێستا ئەو ڕێزە توانە ئێستا ببینە بە چای خۆت ئەوەی ببینە کە شتێکی زۆر بەر 5 موشک بوو هەرسێکی بە هەر پێنج لە دوویەک تەقیوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە پەیوەندیی تەلەفۆنیدا لەگەڵ ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر لە نزیکەوە لە زیانەکانی هێرشا تیرۆریستەکەی ئەم شەوی هەولێری پرسی و دامودەستگاکانی حکوومەتیشی ڕاستپارت بەهانەی هەوڵاتیان و زیان لێکەوتوانی هێرشەکەەوە بچن و چی پێویست بێت ئەنجامی بدەن. هەروەها ڕایگەیاند کە هەولێر خۆی بۆ ترسنۆکەکان ناچەمێنێت و ئەو هێرشە تیرۆریستیە شەرمەزار دەکا و سوپاسی خۆڕاگری هاوڵاتیانی
شاری هەولێریشی کرد. ئازەر فاڕۆق، کوردستان 24 هەولێر. هەر بەهۆیە و هێرشە موشەکەی ئەم شەوکرایە سەر هەولێر بە هۆی نزیکبوونی لە شوێنی کەوتنە خوارەوەی موشەکەکان باڵەخانەی میدیای کوردستان 24 زەرەری زۆری بەرکەوت. پارێزگاری هەولێر و ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و ئەندامانی پەرلەمان سەردانی ئۆفیسی سەرەکی کوردستان 24یان کرد و لە نزیکەوە کارمەندانیان بەسەر کردەوە و سەرڕای داڕمان و تێکچوونی بەشێکی باڵەخانەکە کوردستان 24 لە ڕووماڵی ڕاستەوخۆی هەر بەردەوام بوو. باڵەخانەی کوردستان 24 دوای هێرشی موشکی بۆ سەر هەولێر، بەڵام بەردەوامە لا ڕووماڵ و گەیاندنی زانیاری بە هاوڵاتیان. چەند خولەکێک دوای ڕووداوەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ بەڕێوەبەری گشتی دامەزراوەی کوردستان 24 لە زیانەکانی ئەو هێرشە تێرۆریستی پرسی و وێڕای سپاس بۆ کارمەندان و بەردەوامبوونیان لە ڕووماڵ هیوای بەردەوامی خواست بۆ گەیاندنی پەیامە نیشتمانیەکان. پارێزگاری هەولێریش لە نزیکەوە باڵەخانە و کارمەندانی کوردستان 24 بەسەر کردەوە و هێرشەکەشی بە تێرۆریستی لە قەڵەمدا. بەتاکید کارێکی تیرۆریستیە لە چوارچێوەی ئەو کارە تیرۆریستیانەیە کە هەرێمی کوردستان بەتایبەت هەولێری پایتەخت هەمیشە ئامانجی تیرۆریستانە لەبەر نزیکی ئەو شوێنەی کە ئەو ڕووداوای لێ بووە. باڵەخانەی کوردستان 24 زەرێکی زۆر پێکەتێ، بەڵام سوپاس لە بۆ خوای گەورە کە هیچ کەسێکی چی لێ نهاتیە. بە دڵنیاییشەوە ڕاستە هەولێری پایتەخت و هەرێمی کوردستان هەمیشە ئامانجی تیرۆریستانە، بەڵام دەستگاکانی ئەمنی و ئاسایشی هەرێمی کوردستان هەمیشە چاوکراون و بەتاکید تیرۆریستان ناتوانن بە هیچ زۆرێک زەفەر بە هەرێمی کوردستان و بە هەولێری پایتەخت ببەن. کوردستان 24 ئەو کەناڵە نەتەوەی و نیشتمانیەیە بەردەوام پەیامی نەتەوەی و نیشتمانی خۆی بە جیهان گەیاندووە. هەر ئەمەش بۆ هۆکاریەوەی دوای بیستنی هەواڵی گەشتنی زەرەر و زیان بەم کەناڵە ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراقیش گەیشتە ناو باڵەخانەکە و لە سەلامەتی کارمەندانی پرسی و ئیدانی ئەو هێرشەی کرد. بەتوندی ئیدانی ئەو جۆرە هێرش و کردەوانە دەکرێت سەرچاوەکەی هەر شوێنێک بێتن کە تێکدانی هێمن و ئارامیە، تەنها شێواندنی ئەم ئیستقرار و ئەم ئارامەیە کە لە هەرێمی کوردستان هەیە کە دەبێت کە بەداخەوە دەبێت بەو شێوازێک کە ئەو شەوە ئەم کاردانەوەی ڕووداوەت کارێکی تەسیرێکی نەرێنی مەسەن قەنات 24 دەستگای و ناوەندەیەکی گرنگی ڕاگەیاندنی هەرێمی کوردستانە کە خەڵکێکی زۆری کوڕان و کچانی وڵاتە تێدا ئیش دەکەن، خزمەتی خەڵک دەکەن کە الحەمدلله سەلامەت دەرچوونە کە زەرەر و زیانێک خودی دەستگاکە کەتیە بەو دووروبەرەکەتیە کە ئەم ئاراستەی ئەم تەقینەوانە هەر شوێنێک بێ تێکدانی ئارامیە سەقامگیریە کە خزمەتی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش ناکات. زەرەر و زیانێکی زۆر لە باڵەخانەی میدیایەکی نیشتمانی بەهۆی هێرشێکی تێرۆریستی بۆ سەر هەولێر. لەگەڵ هەموو ئەو تێکچوونانە دیسان وەک هەمیشە کوردستان 24 خۆڕاگرانە بە پەیامی نەتەوەی و نیشتمانی لەسەر پرەنسیپی پیشەیانی خۆی هەر بەردەوامە. هێرو مەولودی، کوردستان 24 هەولێر. ئێمە لێرە بەردەوامین. ژیان ئاساییەکەینەوە، هەرچەندە مەترسی هەبێ، هەرچەندە سەختی هەبێ، بەڵام تیمی کوردستان 24 دامەزراوەی کوردستان 24 بە هەمووان بە هاوکاری هەموو هاوکاران لێرە بەردەوامە بین تا بتوانین ئەو پەیامەی هەمانە هەمیشە بە ئێوەی بگەێنین لە هەر شوێنێکی کوردستان 24 بن، لە هەر شوێنێکی بینەر و بیسەری کوردستان 24 بن، لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن بینەر و بیسەرمان بن، چونکە ئێمە بەردەوامین. ئێمە ئێستا هێرۆ مەولودی هاوکارم وەردەگرین کە لەبارەی زیانەکانی ناو دامەزراوەکە گفتوگوی زیاتری لەگەڵ دەکەین و دیمەنەکانتان بۆ گوێزینەوە. هێرۆ بەیانیت باش پێمان بڵێ لە کوێوە دەست پێیەکەی ئەو شوێنانەی کە زیانی بەرکەوتووە نیشانی ئێمە و بینەر و بیسەرانیشی بدە. بەڵێ سڵاتان لەبێ و بەیانیتان باش هەژە پێگومان هەواڵەکە ناخۆش بوو بۆ هەموو لایە بۆ کارمەندانی کوردستان 24 هاوڵاتیان هەرێمی کوردستان بینەرانی کوردستان 24 من لە ناو نیوزڕومی کوردستان 24 ئەو شوێنەی کە سەرجەم هەواڵەکانی کوردستان 24 تێدا ئامادە دەکرێت ئامادەم لێرە دیارە ئێرە بە هەوڵ و هێمەتی هاوکارانم کە تیمەکانی پاکەرەوەک لە شەوی
لە شەوە سەرقاڵی پاکردنەوە ئێستا باردۆخیش لێرە ئاسایی بووتەوە هاوکاران هاتوونەتە سەر ئیشوکاری خۆیان لە ئیشکاری خۆیان بەردەوامن و دەست پێ دەکەن و ڕۆژێکی دیکە ئەگەرچی تەپ و تۆزایی بێ ئەگەرچی سەقفەکە هات بێتە خوارە و داڕما بێ بەڵام پەیامی خۆمان هەر پێە و دەڵێن بەردەوامی و خۆڕاگری کارمەندانیش بێگومان کا لە شەوی ڕابردوودا دیمەنەکان زۆر ناخۆش بوو ئەهاژە ئەوەی کە ئێمە بینیمان کە کاتژمێرێکی شەو ئەو ڕووداوە ڕوویدا تا نزیکی کاتژمێر شەشی بەرەبیان کە لێرە بووین هەمووی تیمەکانیش کە بەشێکی زۆر لە تیمەکان لێرە ئامادە بوون و سەرجەم دیارەکە ئەو زەرەر و زیانانە بەشی کوردستان بیسوار نییە کە زەرەر و زیانی پێنەگەشت بێمەکە بۆ نمونە ئاماژم پێکرێرە بەشی نیوزڕوومە ئێمە هێدی ئەمە بارودۆخ لێرە زۆر ئاسایی بووتەوە هاوکاران سەرقاڵی کارکردنن ئەم بەشە کە بەشی تایبەتە بە مۆنتاژکردنی ڕپۆرتاژەکان و بەشە تایبەتەکان کە مۆنتەرانیش لێرە ئامادەن دەچینە خوارەوە هێدی کە دیمەنەکانی خوارەوەش نیشانی ئێوە بدەین بێگومان ئەو زەرەر و زیانانە کە لە ئاکامی ئەو موشکبارانی کە بەسەر هەولێردا ڕوویداوە باری کە نزیکی دوازە و ئاماژیان پێکردو لە زانێرەکان دەستگاکانی تایبەت بە دژە تێرۆر ئاماژە بکرۆ دوازە موشکی بالستیک بووە لێرە ئەم شوێنە ئەگە ببینی کە چینە ژووری وێنەگران لێرەوە ئەم دەرکە بە تەواوەتی لێکرابووە هاژە ئێستا لە بەیانی و بۆیکە تیمەکانم دەرکیان چاکروێتەوە ئەوە سەقفەکەیە کە بۆ شێوازە هاتوۆتە خوارە مەترسی کارەبا و ئەوەی کە گرفتی کارەبا دروست نەبێ یا شۆرتی کارەبا دروست دەبێت سەرجەم ئەوانە بەشێکی چاکرات و بەڵام هێشتا دەبینی کە دیمەنەکە بە شێوازەکە ئەم بەشە هێشتا خاوێن نەکراوەتەوە سەرقاڵن گرنگترین بابەت ئەوە بوو کە هاوکارانمان هەوڵی ئەوەیاندا کە بە زووترین کات گرفتی کارەبا یاخۆ بڵێ شۆرتی کارەبا دروست نەبێت وە ئەوەی باش بوو کە تیمەکان خۆ بڵێن هاوکارانمان کە لێرە بوون سەرجەم خۆڕاگر بوو و دەست و پێی خۆیان ون نەکرد لەو کاتەدا هەوڵیاندا بەردەوام بن لە گەیاندنی هەواڵە نیشتمانی و نەتەوەیەکەی خۆیان کە بەو شێوازە کەوتیان ئێمە هەر بەردەوامە بین بە هەر شێوازە ئەگەر موشک باران بێگان بە شتێکی دیکە هەر شتێک ڕوو بدا ئێمە لە کاری خۆمان ناوەستین تیمەکان سەرجەم لێرە بوون بە بێژەران پەیامبێران وێنەگران بەڕێوبەری کارگێڕی تەلەڤیزیۆن بەڕێوبەری گشتی تەلەڤیزیۆن هەر هەمویان لێرە ئامادە بوون ئێرە کافتریا خۆ بڵین ئەو شوێنەیە کە کارمەندان لێرە پشوەدەن دیمەنەکە زۆر ناخۆشە دوێنێ ئەم کاتانە سەرجەم کارمەندان لێرە ئامادە بوون نانی بەیانیان دەخۆ بەڵام ئەمڕۆ بەم شێوازەیە بەڵام بێگومان پاشکەمێکی دیکە ئەوەی کە دەبینە هاوکارانیش لێرە ئامادەن هەمویان هەوڵەدەن کە دیمەنەکە و کوجاران لێ بکەنەوە و بەم شێوازە خۆڕاگری خۆیان نیشان بدەن بزانام دیمەنەکان لە تۆ جوان دیارە هاژە لە بینەرانی کوردستان بیسواریشەوە دیارە کە بە شێوازەکە ئەمە بەشی کافتریاکە بوو ئەو شوێنانەی کە زۆرترین زەرەر و زیانی بوو کە بینیمان لە بەشی نیوزڕیم و بەشی MCRیش کە لێرە بوون هەموو بەڕێزانە لێرە دەبینن کە هاوکاران من بخۆیان سەرقاڵی خاوێنکردنەوەی ژوورەکانی خۆیانن و دەڵێن ئێمە هەر بەردەوامین تەبوو تۆزە دەست ناخۆش بێ لەشیان ساغ بێ دەچینە بەشەکانی دیکە ئەمە سەرجەم بەشەکانە ڕەنگە ئەو ژوورانی کە کەمی بچووک بن زەرەر و زیانی کەوتو پێ نەگەشتمێ با بڕۆینە ئەم بەشە هاژە ئەو بەشەی کە بەشی خۆگۆڕین و جلوبەرگۆڕینی بێژەران و سەرجەم ئەو کەسانی کە لێرە خۆیان ئامادە دەکەن ئەوەی کە دەبینن ئێرە هاوکاران مەخۆیان ئامادە دەکەن بۆی کە لە ڕووماڵی هەواڵ لەگەڵتانە بەردەوام بن ئەگە هاوکار لەگەڵ مابێ دیمەنی سەقفەکە بۆ شێوازە ئێرە ناتوانێت هیچ سوودێکی لێبەرگن بۆیە هەر ژووری مەکاپەکە تایبەت بە پیاوان و تایبەت بە خانمانیش لە یەک ژوور دەبن کە بەشی خۆگۆڕین بەم شێوازەیە ئەمە دیمەنەکانە ڕاستەخۆ نیشانتان دێن بەشە جۆر بە جۆرەکانی خۆ بڵێن ژوورەکانی کوردستان 24 ئەوەش کە دەبینی هێدی لە ستۆدیۆ نزیک دەبینەوە سەرەڕای ئەو بارودۆخە دەڵم کە شەوی ڕابردوو دیمەنی ئێرە نەدەتوانین هەنگاو هەڵێنی بەڵام ئێستا زۆر خاوێن بۆتەوە و ئێستا کە دەڕۆین بەرەو ستۆدیۆ لێرەشۆ کە ستۆدیۆ بەشە جیاوازەکانە دەبینن کە هەموو هاوکاران هێدی دێن و
و دەوامی فەرمی خوان دەست پێ دەکەن و زۆر ئاسایی و دەڵێن کە ئێمە هەردەم بەردەوامین و ئێوە خۆتان ببینە ئێمەش ببینێت. سپاس هێرۆ، سپاس بۆ نیشاندانی ئەو دیمەنانە کە بینیمان دوێنێ بەهۆی ئەو هێرشەوە دامەزراوی کوردستان 24 زیانێکی زۆری بەرکەوت. ئێمە وەکو وتمان ئەمانوێ ژیان ئاسایی بکەینەوە بەردەوامین چونکە بەو پەیامەی کە هەمانە بە هیچ هێرشێک بە هیچ مەترسیەک ئێمە ناوەستین و ناچەمێنین بەردەوامە بین لە پەیامەکەی هەمانە و لە تەواوی ئەو کارانەی کە ئێمە ئامادەمان کردووە لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانیش تا بە ئێوەی بینەر و بیسەری بگەێنین. بۆیە لە پرۆگرامەکەم لە بەیانی 24 لەگەڵتان بەردەوامە بم وەک هەر ڕۆژێکی دیکە ئێمە تەوەر و بابەتی گرنگ بۆ ئێوەمان ئامادە کردووە لەگەڵ هاوکارانم سەرڕایەوەی کە بینیمان دامەزراوەکە چۆن زیانی بەرکەوتووە و زۆربەی شوێنەکانی کەوتون بەڵام ئێمە بە یەک دەنگ بە یەک دەست هەمووان لە بەیانی زووەوە لە دوێنشەوە خەریکی پاکردنەوە و ڕێکردنەوەی بینە سەر تۆری بەرنمەکەمان کە ئامادەمان کردووەمانوێت لەو ڕێگەیەوە بە ئێوە بڵێن کە ژیان ئاساییە لای ئێمە ئەوی ژەوەیە کە ئەزانین لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار و چوونە دەرەوەی هاوڵاتیان بۆ گەشت و سەیرانەکان ژمارەیەک مناڵ بەهۆی خواردنەوەی نەوت یاخود ئەو مادانەی کە زیانی هەیە زۆر جار ئەوان بەهەڵا ئەگەێنرێ یاخود بەهەڵ ئەیخۆنەوە و نازانن چییە و دواتریش بەهەڵا ئەگەێنرێنە نەخۆشخانە. بەڕێوبەری نەخۆشخانەی ڕاپەڕین لە هەولێرەڵێ ساڵانە ڕۆژانی نەورۆز بەشێک لە خێزانەکان مناڵەکانیان دێنە نەخۆشخانە کە نەوتیان بەهەڵە خواردوتەوە و تەنانەت هەندێک جار بەهۆی زۆری خواردنەوەی نەوت منداڵ هەبووە گیانی لەدەستدا. بام بابەتە ببینین دواتریش قسەی لەسەر دەکەین تا بزانین چۆن منداڵەکانمان بپارێزین. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار و نەورۆز خەڵک ڕوو لە سەیرانگەکان دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. بەڵام بەهۆی برنینەوە لەگەڵ خۆیاندا نەخۆشخانەی ڕاپەڕینی منداڵان پڕ دەبێت لەو منداڵانەی کە بەهەڵە نەوتیان خواردوتەوە. بەڕێوبەری نەخۆشخانەی ڕاپەڕین دەڵێت بە تایبەتی لە ڕۆژانی نەورۆز نەخۆشخانەکەمان جیاواز لە ڕۆژانی تر زۆر قەرەباڵغ دەبێت و پڕ دەبێت لەو منداڵانەی کە بەهەڵە نەوت دەخۆنەوە. حاڵەتی وا ڕوویداوە کە بە گیانە دەستدانی منداڵەکە کۆتایی هاتووە. حەزم لێ بۆ ڕێنمایی دایکان و باوکان و خێزانەکان بکەم کە زۆر ئاگادار بن بتوانن نەفت لە ناو دەبەی ئاو لە ناو دەبەی بیپسی و شەربەت و ئەو دەبانەی کە خواردنەوەی ئاسایی تێدا و دەخورێتەوە لە ناو ئەو دەبانە نەکەن. لە ساڵانی ڕابردوو ئەوەی بەبیرم بێ یەک لە دایکەکان خۆی بەهەڵە ئەو دەبە ئاوەی کە نەفتی تێکرد بوو شیری لە بۆ منداڵەکەی گرتبووە و شیرەکەی دا بۆ منداڵە ساوایەکەی کە منداڵەکەی 6-7 مانگ بوو و منداڵەکەش طبعا نازانی ئەوە نەفتەوە چییە و فزۆر جار ئەو حاڵەتە دەبتە هۆی ئەوەی منداڵەکە تووشی مزاعفاتی نەفت خواردنەوەکە بیت. بەهۆی بوونی پێکهاتی کیمیایی بەهێزنەوەدا خواردنەوەی زیانباندامەکانی ناوەی لە شیمرۆڤ و تەندروستی دەگەێنێت. دایکان وەکو ڕێگایەکی کۆن لە کاتی با هەڵە خواردنەوەی نەوە لەلایەن منداڵەکانیانەوە شیریان پێدەدەن بۆ هێنانەوەی نەوتە زیان بەخشەکە. پزیشکانی پسپۆریش دەڵێن ئەم ڕێگایە تەواو ناتەندروستە و زیان باسیەکان و ئەندامەکانی ناوەوەی لە شیم منداڵەکە دەگەێنێت. ڕێنمایی داک و بابکان دەکەین ئەوانەی منداڵیان بە غەڵەت نەفت دەخواتەوە وا باشترە ئەو بیرۆکەی کە ئەوان دەیکەنەوە ئەو غەڵەتە کە منداڵ زۆر جار منداڵ دەڕشێنەوە یا شیریان دەدەن یا حتا هەندێک جار پەنجە دەخەنە قورجی منداڵ وەبی بڕشێتەوە وا باشترە هیچ لەو شتانە نەکرێتن منداڵ چەند زووە ئەوەندە بگەیندرێتە مستەشفای چکە ئەمە 6 ساعات یەکەم زۆر زەڕورە لە بۆمە ئەو 6 ساعات ئەمە هیچ نادەینە منداڵ لێرە دایدەنێن بەس مراقبە پاش ئەو 6 ساعتە بە دیار دەکەیتەوە منداڵەکە بوویتە ئیلتیهاب و شت دێ یانی کەمیەت ینی زۆر کەمی خواردیتەوە لی نەکردیتە ئیلتیهاب و شت و باشترین شت ئەوەی منداڵ هیچ چیز نەخواتەوە حتا دەگاتە مستەشفا. منداڵانی تەمەن بچووک بەهۆی نەزانینیانەوە لە بری خواردنەوەی ئاو نەوت بە هەڵە دەخۆنەوە بە تایبەتیش لە ڕۆژانی نەورۆز و وەرزی بەهاردا. تەنیا لێ ڕۆژی یەکەمی نەورۆزی ساڵی پاردا 25 منداڵ لە سەیراندا بەهۆی خواردنەوەی نەوتەوە هێنرابوون بۆ نەخۆشخانەی ڕاپەڕین و تەندروستیان تێکچوو بوو. بۆیە پزیشکان داوا لە دایک و باوکان دەکەن لە وەرزی بەهاردا زیاتر ئاگاداری منداڵەکانیان بن.
شەیمەباییز کوردستان 24 هەولێر. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە و هۆشداری بە دایکان و باوکان و بە خێوکاران بە تایبەت لە کاتی بۆنە و سەیرانەکاندا ئەمە میوانداری بەڕێز دکتۆر محمود محەممەدمان کردو کە بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕاپەڕینە. دکتۆر بانیت باش بەخێر هاتی. زۆر سپاس. دکتۆر بینیمان ئامارەکانی پار زۆر بووە ئەم ساڵ هێشتا یاخود بڵین بۆنەی نەورۆز نەهاتووە بەڵام هاوڵاتیان ڕووەکەنە دەشت و سەیران و بۆ ئەوی کە مناڵەکانیان بپارێزن سەرەتا پەمان بڵە چی بکەن. دەستان خۆشببی زۆر سپاس لە هەڵبژاردننی ئەو بابەتە گرنگە. بەڕاستی هەموو ساڵ لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهار و دەستپێکردنی دەرچوونی خەڵک لە بۆ سەیرانەکان ئەمە وەکو دکتۆری منداڵان وەکو نەخۆشخانەی ڕاپەڕین زۆر زار تووشی ئەو حاڵەتە دەبین کە دەبتە هۆی زیاد خواردنەوەی نەفت لەلایەن منداڵانەوە. طبعاً هۆکارەکەی زۆر جار ئەمن هەموو جار دەڵێم هۆکارەکەی دایک و باوکە بەڕاستی ئەو عائیلەیە کە دەستە دەرەوە چکە زۆر جار بە هەڵان ئەو نەفتە لە ناو دەبەی ئاو یاخود لە ناو دەبەی بیپسی یاخود لە ناو دەبێ چوا دەکەن ئەو دەبێت لە بۆ خواردنەوەی شتێک بەکاردێتن. زۆر جار منداڵەکە بە هەڵە نازانی ئەوە نەوتە یاخود هەر مادەیەکی ترەکە زیان بەخشە لە بۆ منداڵەکە دەیخواتەوە و دەبتە هۆی دروستبوونی ئەو کێشەیە. ئەمە لە ئەو ساڵ لە پێش دەستپێکردنی نەورۆزەوە بە سوپاسەوە لەگەر مامۆستایان و قوتابیانی کۆلیژی پەرستاریش هەستاین بە دروستکردنی و ناملکەیەک یاخود پامفلێتێک و بە تەماین ئینشاڵڵا لە ڕۆژانی نەورۆز ئامادە بێ بتوانین لە بازگەکان لە سەیتەرەکان تەوزیعی سەرخەڵکی بکەین وەکو هوشیاریەک وەکو ڕێنماییەک بۆی ئاگدار بن کاتێک کە دەستنە سەیران ئاگداری ئەو حاڵەتە بن بتوانن ئەو نەفتە لە ناو دەبێت وا یاخود لە ناو شتێکی وادا بنێن منداڵەکە بزانێت کە ئەوە نەوتە و ئاو نیە نەیخواتەوە و لە شوێنێکی واش دابنێن لەبەردەستی منداڵ نەبێ بە ئاسانی نەگاتە دەست منداڵەکە. باشە دکتۆر ئەمە زانین ئیتر پێویست ناکە خۆی ئەگەر نەوتەکەش نەبرێ خۆت پێویست بە مەژنەکە هۆشداریەکە بڵاوەکەنەوە بەڵام سەرڕای ئەمە پێچێت هەر هەندێک منداڵ هەبێت و شێو حاڵەتە بێت ئینشەڵڵا تووشیش نابن بەڵام ئەگەر توش بوو منداڵەکە یاخود بە جۆرێک ئەو نەوتەی خواردۆیان هەر مادێک ترەگەر بۆ ئاگرکەوتنەوە بێ زۆر جار شەر نییە نەوتیش بێت جێڵێک هەیە بۆ گەشانەوەی خەڵوز و ئەوانەی دیکە لەوانێ منداڵ پەنابەرێتە بەر ئەوەش لەو حاڵەتەدا چی بکرێ بۆ منداڵەکە؟ بێگومان تەنها نەوت نییە بەس ئەمە زۆر تەرکیز لەسەر نەوت دەکەن چکە ئەو حاڵەتە لەو ماوەیەدا زۆرە زۆر جاری وا هەبوو بێجگە لە نەوتە یاخود موادی تری پاککەرەوەیە یاخود بنزینە یاخود هەر شتێکی ترکە زیان بەخشبی لە بە تەندروستی منداڵەکە زۆر زیاد دەخورێتەوە تووشی کێشەی دەکات. ئەمە ڕێنمایی دایک و باوکان دەکەن هەر کاتێک لە هەر حاڵەتێکدا منداڵەکە نەوت یاخود ئەو مادە نەیتر بخواتەوە و تووشی کێشەی بکە وا باشترە یەکەم شت نەیڕشێنەوە چکە زۆر جار لە ناو کۆمەلگای ئێمەوا باوە هەر کاتێک منداڵەکە نەوت دەخواتەوە بە زووترین کات منداڵەکە دەڕشێنەوە یاخود شتێکی پێدەن شیر یاخود هەر خواردنەوەیەکی تر تا زوو بڕشێتەوە منداڵێک طبعاً ڕشانەوەکە زەرەری لەوەیە ئەو مادەیە دەچێتە بۆڕی هەناسە و دەچێتە ناو کۆندامی هەناسەی و تووشی هەوکردن و التیهاباتی سیەکان دەکا بەو مادە کیمیاویەکە زۆر جار لەوانەیە عیلاجی و چارەسەریشی وەکو التیهابێکی بەسیتی اعتیادی نەبیتن و بتواندرێ بە زووترین کات بگەیەندرێتە خەستەخانە. باشە ئەگەر دوور بوو چی بکەن؟ پێش هەموو ئەوانە مەفروزە منداڵەکە زوو لەو شوێنە دوور بخرێتەوە گەر نەوتەکەی لێیە و جلوبەرگەکەی کە بە نەوتە مەثەلەن دابکەندرێت زوو بشورێت دەست و دەموچاو و لەشی بە ئاو یاخود لەشی بە ئاو سابوون بشورێت تاوەکو ئەو مادەیە لەسەر جەستەی نەمینێتن چکە تەسیری ئەو مادەیە تەنها لەسەر کۆندامی هەناسە و کۆندامی هەرس نییە هەتا پێست سوتانەوە دروست دەکات چاو لەوانەیە سوتانەوە دروست بکاتن بە زووترین کات ئەو منداڵە دوور بخرێتەوە لەو شوێنە و خاوێن بکرێتەوە و چەندی بکرێت زووترین کات نزیکترین نەخۆشخانە نزیکترین بکەیت تەندروستی تاوەکو چارەسەری سەرەتاییەکەی بۆ بکرێت و پاشان ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. زیانەکانی چییە کاتی ئەو منداڵە ئەو نەوتە ئاخواتەوە؟ وەکو باسمان کرد زیانەکانی طبعاً لە بیدایەت و لەوانێت تەسیل لە چاو دەکات زۆر جار سوور بوونەوە و چاو سوور بوونەوە و یاخود ئەزیێت بە چاوەکان دەگەێنی پیستی لەوانەیە بسووتێتەوە و ئازاری پێ بگات کاتێک کە دەیخواتەوە منداڵەکە لەوانەیە تەسیر لە کۆندامی هەرسی بکات زۆر جار ڕشانەوە سکچوو ژانەزێک ئەو شتانە دروست دەکات لەوانەیە وەکو باسمان کرد کاتی ڕشانەوەی جاری وا هەیە کە خۆشیان نایڕشێنەوە منداڵەکە خۆی دەڕشێتەوە لە کاتی نەوت خواردنەوەکە یاخود چەند کەمیەکی کەم دەستە بۆڕی هەناسەی منداڵەکە
لەو کاتە بەڕاستی کێشەیە چکە تەسیر لە کۆندامی هەناسەی دەکا و تووشی حاڵەتێک دەکات ئیلتیهاباتی سیەکان بەو مادە کیمیاویە فەوە چارەسەری تایبەتی دەوە و پێویستە لە نەخۆشخانە ببینێتەوە لەوانەیە ئۆکسسیجینی بێت لەوانەیە چارەسەر و عیلاجی تری بوێتن و ئەگەر کاتێک کەمیەکی زۆر بخواتەوە زۆر زیات تەسیر هەتا لە کۆندامی دەماریش دەکا و لە مێشتیش دەکا و لەوانەیە منداڵەکە زۆر جار لە هۆشخۆی بچێ و هۆشی لە دەست بدا و ئەگەر کەمیەکە زۆر زۆریش بەڕاستی ژەهراوی بوونەکە زۆر زیاتر دەبێت هەندێک جار احتیمالی هەیە لە کەمیەکی زۆر لەوانەیە ببێتەوە هۆی مردنی منداڵەکەش ئەگەر باشە دکتۆر زۆر جار لەو کاتە دایک بێت یاخود ئەو کەسەی لایەتی تووشی شڵەژاویەکی زۆرە بێت ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر حاڵەتی ئەو مناڵە بە تایبەتی ژار لە ڕووی دەرونی منداڵەکەەوە چی لێت ڕێنمایی تۆ چێ بۆ کەسانەی کە ئاگان لەو مناڵەیە لە کاتێکا کە نەوتە خواتەوە شڵەژاوێکی زۆریان لا دروست نەبێت خۆی لەمووی گرنگتر هادە بتەوە منداڵەکەشە تا ترسی لا دروست نەبێت و بتوانێت کاتێک کە هادەی بوو ئەکید دەتوانێت ئەو شتانەی کە پێویستە بە ئاسانتر لۆی بکاتن کاتێک کە دەشڵەژێ بێگومان لەوانێشتی هەڵش ڕووداتن ئەو کاتێ دەست بەڕشانەوە دەکرێتن یاخود شتێکی پێ دەدرێتن وا باشترە وەکو باسمان کرد بە هادەیی لەسەر خۆ جلوبەرگەکانی دا بکەنێ و دەست و دەموچاوی زوو بشوە هەتا ئەو مادرێت وەکو هیچی پێ نەدرێتن هیچ شتێکی پێ نەدرێتن تەنها شوشتن و خاوێنکردنەوە و لابردنی جلوبەرگەکانی و لابردنی لەو شوێنەی کە نەوتەکەی لێ باشە لە دوایەوەی کە ئەو حاڵەتی بەسەرهات لە نەخۆشخانە گەدەی بۆ شۆرێتەوە یاخود چی پێویستەکە بۆی بکرێت زۆر جارەوە دوو ڕای لەسەرە بەڵام زیاترین ڕاکە دکتۆرەکان لەسەری کۆکن ئەوەیە کە بە هیچ شێوەیەک گەدەی نەشۆرە ئیلاگەر لە حاڵەتێک کەمیەکی زۆر زۆر بوو ئەویش مەفروزە لەژێر چاودێری پزیشکی پسپۆر و لەژێر چاودێری پزیشکی سەرکاریش جاری وا هەیە سۆندەی بۆ دادەندرێ و بۆ ئەوەی ئاگادار بن ئەو نەوتە لە کاتی شۆردنەکە نەچێتە ناو کۆندامی هەناسەیەوە باشە تیمەکانیەوە بەردەوامە بن لە کاتی نەورۆز و بۆنەکان و سەیرانەکان بۆی کە ئەگەر حاڵەتێکی لەو جۆرە و یاخود هەر ڕووداوێکی دیکە هەبوو چاودێری منداڵان و سرجەم ئەو هاوڵاتیانە بکەن کاچنە دەرەوە ئێمە ئەو نەخۆشخانەی ڕاپەڕین وەکۆتان دەزانن 24 کاتژمێر کراوەیە لە وەرگرتنی نەخۆشەکان چ بە دکتۆر و چ بە کارمەندی تەندروستی و هەر هەموو ستافی نەخۆشخانە لە هەموو کاتێک و هەموو بۆنەکاندا ئامادەیە لە وەرگرتنی هەر حاڵەتێکی نەخوازرا و سوپاس بۆ خوا لە ساڵی پاریش کە مثلەن ژمارەیەکی زۆریش هەبوو نەوتیان خواردبەوە تواندرا چارەسەری پێویست وەرگرتن و هەر هەموو منداڵەکان بە تەندروستێکی باش ڕەوانەی ماڵەوە بکرێن زۆر سپاس بەڕێز دکتۆر محمود محەممەد سپاس بۆی کامبانێ بەڕێنمایەکانت و بە زانیاریەکانت بەرنامەکەت دەوڵەمەند کرد زۆر سپاس بۆی باش زۆر سپاس گەنجێکی کورد لە هەولێر بە شێوازی تایبەتی خۆی لە کاری کێشانی تابلۆ بە سپرا جارێکتر پەیامی ئاشتی و مرۆڤایەتی لە کارەکەی نیشانەیە بەم جۆرە کاردانەوەی هونەری خۆی لە هێرشەکانی رووسیا بۆ سەرۆکرانیان نیشان دەدات ئەم گەنجە کورداڵێ هەرکەس لە شوێنی خۆی و بە پێی پیشەکەی و بە پێی ئەو کاتە و ئەو ئیشەی هەیە تێتوانێت داوای ئاشتی جیهانێکی بێشەڕ بکات. یەکەم جاری نییە بە هونەر و بیرۆکەکانی پەیامی خۆی وەکو هونەرمەندێک دەردەبڕێ. کارزان گەنجە ناسراوەکەی هەولێر کە بە شێوازی جیاواز تابلۆی هونەری دەکات ئەم جاریان بە ڕۆژنامە و با تێکەڵاوکردنی ڕەنگەکانی بەردەستی هاوخەمی خۆی بۆ شەڕی رووسیا و ئۆکرانیا دەردەبڕێ. کارزان باش دەزانێ کامڕەنگ گزارش لەو شەڕە دەکات. جوڵەی دەستی لەسەر تابلۆکە و هێماکانی تایبەت بە ناخی زەوی بەرامبەر بەم شەڕە. چاو لەسەر شەڕەکەیە. کارزان دەڵێ ئەم کارەی من گزارشتە لە گەیاندنی پەیامێکی مرۆڤانە بۆ هەموو وڵاتە. بوونی ئەم شەڕی ئێستا لە جیهاندا هەیە لە بنێوان رووسیا و ئۆکرانیا من ناچینە نێو باگراوەندی واتای شەڕەکە و بۆچی ویان لە بەرچیا زیاتر پەیامێکی مرۆڤانەیە بۆ هەموو ئەو ئینسانانەی کەوە هەم ئەوەی کە شەڕ دەکات هەم ئەوەی کەەوە بەرگری دەکات واتایەکەیە لە نێو فۆرمە ئەدەبیەکاندا سەبارەت بە بوونی جەنگ ئەوش ئەوەیە کەەوە هیچ کەسێک براوە نیە لە جەنگدا و ڕنگدانەوەی تابلۆکەی من بە پشتبەستن بە ڕەنگەکان نیشانی بینەرەکانی دەدەم بە پەیامێکە بۆ هەموو جیهانیان کەەوە بوونی جەنگ لە هەر شوێنێکدا جگە لە وێرانکاری شتێکی تری لێ بەرهەم نایەت.
دوای زیاتر لە 2 کاتژمێر تابلۆکەی کارزان تەواو بووە. سەرنجی هەر بەشێکی ئەم تابلۆ بدەین ئەو ڕاستیە دەردەکەوێ هاشەڕ و ئاڵۆزی 2 وڵات کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر هەموو جیهان دەبێ. چاو هێمایەکە بۆ وڵاتی ئۆکرانیا کاستەکانی بۆتە دڵۆپێکی فرمێسک و دنیا دەخڵقێنێ. 2 منداڵی بچووک کە لە دوورەوە سەیری وڵات دەکەن. لەولاتر پەیکەری ئافرەتێک کە هێمایە بۆ جیهان. بەم جۆرە هاوخەمی خۆیان نیشان دەدەن. کارزان لەو بڕوایەدا هەر کەسە و لە شوێنی خۆی دەبێ هەڵوێستی هەبێ. بەڕای من کاریگەری هونەر وا دەکات کەوا لە هەموو جیهان بۆ هەر مەبەست و ئامانجێک بێت چ بۆ ڕاگررتنی جەنگ بێت چ بۆ ئاشتی بێت چ بۆ پەیامی مرۆڤایەتی بێت وەکو هونەر کاریگەری خۆی دروست دەکات. من وەکو کوڕە کوردێک پێم وایە ئەوەی کەوا من لە تواناندا هەیە و دەتوانم ئەنجامی بدەم پێشکەشی بکەم و داوام لە هەموو ئەو کەسانە هەیە کەوا بەهرەمەندن توانایان هەیە و کاری جیاواز دەکەن پێم خۆشە هاوشان بە هونەرەکەیان کاریگەری خۆیان بنوێنن و هونەرەکەیان بخەنە خزمەت مرۆڤایەتی. کارەکانی کارزان ماوەی چەندین ساڵە و تاکە گەنج لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ستایل و شێوازی تایبەتی خۆی کاری هونەری دەکات نەک لە کوردستان بەڵکو لە بەشێکی زۆری میدیا جیهانیەکانیش دەنگی داوەتەوە. ئەمە هونەرمەندە گەنجە بۆ هەر کارەساتێکی مرۆڤایەتی چ کوردستانی بێت یان جیهانی بە ڕێگەی تابلۆ هونەرەکانی پەیامی خۆی دەگەیەنێ. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. ئەم گەنجە ئێستا میوانی بەیانی 24ە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئەویش کارزان عومەرە کە وەکو هونەرمەند ئەیناسێنم. بانیت باش کارزان. بانیت باش کاتن هەژار بژیر زۆر سپاس. ڕۆژێکی خۆش بۆ تۆ؟ ڕۆژێکی خۆش بۆ ئێوەش هیوای ساق و سەلامەتی بۆ ئێوەش. زۆر سپاس. بە ئینەرژیکی زۆرەوە هاتیتە ناو ستۆدیۆ بەڵام حیفە هیچ نەیە ناوە شتێکمان بۆ دروستکەی و خۆش وتر لە ماوەی 1 خولەک 2 خولەکە وێنە و تابلۆیەکی باشە کێشی بەس ئەوە گلەیی نەکەم لێت وەڵاهی خۆتانە گدەی بکەم من پێم خۆش بە کۆمەڵێک سوپرایزی تایبەتەوە بێم وەک هەمیشە شۆی ئاگرین لە نێو ستۆدیۆکان دەکەمەوە بەڵامەوە دەرفەت بۆم جارە بە شێوازێکی تر بێم. دەی ئێمەش بینەری کارەکانت بووین. کارزان پێم خۆشە جارێکی دیکە خۆت بناسێنیتەوە و ئەزمموی کارکردنی خۆشتمان بۆ باس بکەی و ئێستش چۆن بەردەوامی. بەڵێ من کارزان عومەرم ناسراوم بە کارزان سپراشۆ خاوەنی یەکەمین بڕاندی تابلۆی سپرام لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کوڕە کوردێک خاوەنی یەکەمین تابلۆی سپرام کەوا لە وەکو کوردێک نوێنەراتی دەکات لە مۆزەخانەی گەورەی ڤاتیکان لە ڕووی میدیاییەوە کۆمەڵێک باڵین کار و چالاکی و کاریگەری تابلۆی سپرا لە ڕووی فۆرم و واتاوە کارەکانم منیان بە ناوخۆ و جیهانی دەرەوە ناساندووە وەکو کوڕە کوردێک کەواتوانی مەداهێنانێکی هونەری لە بواری تابلۆی سپرادا بکەم هەرچەندە بابن کۆمەڵی میکانیزم و ڕێگای تایبەتی وێنەکێشان هەیە لە جیهاندا بەڵام پێم خۆش بۆ ستایلێکی تایبەت بەخۆم هەبێت ئەوە بواری هونەری بابی خەینە ئەولا بوارێکی تریشەوە من یاریزانی تۆ پێی خولی ناوی کوردستان و عێراقم هەروە دەرچووی کۆلێژی زمان و ئەدەبی کوردیم خاوەنی بڕوانامەی بەکارەوە گەنجێکی دەوڵەمەند بەهرەمەند پێمان خۆشە زۆر سپاس. ئەیکا کارزان ماوەی 10 ساڵام کاراکەیت حەز بوو یاخود ئەمە چۆن ینی دەستت کرد بەم کارە و چۆنە توانی لە ڕێگەی ئەم کارەوە ئەم هونەرەوە پەیامەکانە بگەینیت. پێم خۆش بوو دایمە ڕوحەتێکی هونەری لە ناخمدا هەبوو پێم خۆش بووە ئەو کاتانێکەوە فەراق دەبێت لە ژیانمدا بتوانم سوودی لێ وەربگرم و هەڵبەتە هیچ فێربوونێکیش بە بێ هەوڵدان نابێت بە پشتبەستن بە با بڵێن یوتوب چونکە ئەو کارە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکادا هەیە بەڵام بە پێی کوالێتی هەموو جارێ میونێک دێنەوە بۆ خۆشی خۆمان هەموو کەس حەزەکە یاری تۆ پێ بکات بەڵام کەس نابێتە میسی و ڕۆناڵدۆ منیش وام کردووە لە کوالێتی کارەکانی خۆم جیاواز بێت لەگەڵ هەر کەسێکی تر لە ئێستادا پێم وایە جگەل لە خۆم کەس ئەو ستایلە نوێی تاقی نەکردێتەوە چونکە کارێکی قورسە من ئەزمموی 10 ساڵ کارکردم تێدا هەبوو تاوەکو گەیاندومەتە و ئاستەی میدیاکان بۆ شێوازە فراوانە باسی لێوە بکەن هەروە کاریگەری تابلۆکانم هەر ڕووداوێکە دێتە پێشەوە لە ڕووی نەتەوەی بێت کۆمەڵایەتی بێت میتافیزیک بێت دەرەوەی سروشت بێت وای کردووە کارەکانم پەیامێکی تایبەت بەخۆی هەبێت. بێگومان هونەر گیانێکی زۆر زۆر فراوانەوە ڕۆژ بە ڕۆژیش لە بواری جیاوازە هونەر خۆیە بینێتەوە ئەمە جی خۆشحاڵیە کە کوردیش بێبەش نەبووە لەم جۆرە هونەرە
بەڵام ئەوەی من بزانم تۆ چەند جارێک باست لەوە کردەوە تەنها خۆت ئەم کارەکەیت هەوڵە نەداوە چەند گەنجیکە فێریەم هوەرە بکەیت یاخود گەنجیکە هەبوو حەزیان لەبێ وەکو تۆ بەردەوام بن ئەمن پێم خۆش بۆ دایمەن ئێمە کۆمەڵێک بازارێ بەرلەوەی وەڵامی زدی پرسیارەکە دەمەوە شتێکی تر باز بکەم لێرەدا هەموو شتێک هۆکارێکە بۆ بژێوی و با بڵێن نان پەیداکردن یاخود دەستخستنی کار من لە ڕێگەی تابلۆکانی خۆمەوە زۆر جار بە سەروەتێکی نیشتیمانی وەکو بڕوا بە خۆم هێناوە بۆچی چونکە من لە ئێستادا نە دەرچی کۆلێژی هونەرە جوانەکانم و نە قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانم لە کاتێکدا خۆڕسکانە هەوڵم داوە باشە لە ئێستادا زۆر بۆ دڵخۆشم و هەندێک جا شانازی دەکەم کەوە کارێکم کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی کاریگەری خۆی دەنوێنێت بۆ نمونە هاتنی پاپا فرانسیس کەەوە ڕووداوێکی گەورەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق کەسایەتیەکە لە ئاستی جیهاندا ملیۆنەها ڕابەری ملیۆنەها کەسە بەبینینی ڕووداوی تابلۆی ئایلان کە لە دواوێستگەی دەرچوونی لە گەڕانەوەی بۆ ڤاتیکان لە ڕێگەی باوکی ئایلان عەبدوڵڵا کوردی پێشکەشی کرا هەروە بە ئامادەبوونی هەموو کەسایەتە سیاسیەکان و سەرۆکایەتی حکوومەت و هەرێمی کوردستان بەبینینی تابلۆکەم کاریگەر بوو وای کرد کە ئەو کەسایەتی گەورەیە بگیرێت یعنی لێرەدا ئەمە ڕووداوێکی نەتەوەیی نیشان دەدات و توانێت لە ڕێگەی هوەرەکەتەوە پەیامی هەموو کوردستان بگەیت و کەسایەتیە بەبینی تابلۆکەم بگیرێت دووبارەی ڕووداوی ئایلان بە لە ڕێگەی تابلۆکەمەوە ببینێت کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکە و شتێکی تریش ئێمە دەتوانین با بڵێن ئەو کەسانێکەوە بەهرەمەندن من لە ڕێگەی خۆمەتۆ پرسیارەوە لەم دەکەی چەند کەست فێر کردووە من لە ئێستادا سەرقاڵی پرۆژەیەکەم و هیوادارم پەیامەکەم بگات و بە تایبەتی بۆ ڕێزدە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی ئارزومەندی هونەری وێنەکێشانە بە ڕێزکاک مەسرۆر پێم خۆشە لە دەرفەتێکدا بتوانم وەکو گەنجێکی کورد پرۆژەیەکی تایبەت پێشکەش بکەم بۆ بابەتە دڵنیام لەوەی بە کەمترین تێچوو زۆرترین داهات دروست دەکات هەم بۆ فێرخوازان هەم بۆ ئەو کەسانێکەوە بتوانن هەلی کار بۆ زیاتر لە هەزارها کەس دەستە بەر بکات بەو پرۆژێکەوە لە پلانی مندا هەیە و ئەو دەرفەتە دروست بێت بێگومانم لەوەیکەوە ئەو دەرچووی کۆلێژی زمان و یاخود کۆلێژی هونەرە جوانەکان ببورە هەمووی با بڵێ هەلی کار دروست دەکات و دەبێتە سەروەتێکی نیشتیمانیش و دەتوانێت گرنگی ڕۆلی هونەری شێوەکاری ببینێت کاکارزان نمونەت زۆر بێ بۆ هیواین کە گەنجانی دیکە و هەموو بەهرەمەندانی دیکەش بە وێنەی تۆ بتوانن پەیامەکانیان لە ڕێگەی هونەرەوە بگەێنن سوپاس بۆی کە میوانی بیان 24 بووی پێمان خۆش بوو زیاتر قسە لەسەر بابەتەکە بکەین لە بەرەوەی بەرگە و بابەتەکانمان چڕ و پڕن پێویستەکە دەرفەتی دیکەش بە میوانەکانمان بێت زۆر خۆشحاڵ بووم هەمیشە سەرکەوتو بن سوپاس بۆ بەڕێستان لەلایەکی دیکەوە گەنجان ئافرەتان هەمووان هەوڵ دەدەن لە ڕێگە و پیشەی هەیەە کار بکەن ئەمە لە پێناوەوەی کە بیسەلمێنن ئێمەی کوردستانیان ئەتوانین هەموو کارێ بکەین و پێشکەوتنی کوردستان ئامانجمانە بۆی ئافرەتێک لە هەڵەبجە سەرەتا کارگەیەکی بچووکی نانکردن ئەکاتەوە ئێستا کارەکەی بە جۆرێک فراوان کردووە کە ژمارەیەکی بەرچاو خانمی دیکەی هێناوەتە نێو کارگەکە و فراوانی کردووە جگەل لە نان و شیرینی خواردنیش دروست دەکەن لە کاتێکا پرۆژەکەی سەرەتا کەسی و تایبەت بەخۆی بوو بەڵام ئێستا پرۆژەکەی زۆر فراوانتر بووە و چەندین خانم لەگەڵیا کار دەکەن ڕۆژ لە دوای ڕۆژ کارگەکەیان فراوانتر دەکەن سەرەتا تەنها لەم کارگەیە نان دروست دەکرا و هەلیکار بۆ ژمارەیەک خانم ڕەخسا بوو ئێستا کارگەکە فراوانتر بۆ و خواردن و شیرینیش دروست دەکرێت ئیشی ئەم ساڵمان جیاوازە ساڵانی تر برەودانە بە ئیشەکی کارگە زیادکردنی بەشی خواردنەکە وەکو پێویستی کوبە و کفتە و فەلافل ئەمە وەکو خواردنی ئامادەکرا و بریانی و یاپراخیشمان هەیە ئەویش هەر لە پێی تەڵەب و داواکاری کڕیار بەرهەمی ئەهێنین و دایەنین لەسەر داواکاری خۆشیان بۆیان ئەگەیەنین
خواردنەکان لە کەرەستەی خۆماڵی و بەڕەچاوکردنی خاوێنی دروست دەکرێن و هەوڵ دەدەن باشترینەکان پێشکەش بە کڕیارەکان بکەن تا کارەکەیان زیاتر ببێتە جێگەی متمانە. ئەو گۆشتی کە بەکاری هێنین گۆشتی خۆماڵیە، گۆشتی بەستوو بە هیچ شێوازی لە کارەکانمان بەکار نایەت. ئەو سەوزانەشی کە بەکاری ئەهێنین لە ئیشەکانمانە گرنگیەوە دێن کە سەوزەی تازەی پاکی جوانە و لە هەمان کات ئەمادەکانی کە بەکاری ئەهێنین لە لێنانی چێشتەکە و لە بەشی شیرینیەکەشمانە لە ڕۆنەکەی ڕۆنی باشە بە دەرەجە یەکیش خۆمان لێی ڕازین مناڵەکانی خۆمان هەر ئەوە خۆن هەر ئەوە شەخەمە بەردەستی کڕیانەکانمان. ئەمە خاڵی دووەمیش چاوەڕوانی ڕەخنە و پێشنیار و داواکاری بەکاربەر و دانیشتوانی شارم بۆ ئەوەی برە و بە ئیشەکەم بەم و بتوانم زیاتر لە لەسەر پێ بۆستم و ئیشی باشتریش ئەنجام بەم. وەکووتبان ئێمە 6 ساڵەکە ئیشەکەین ئەومان هەر هەیە، هەر کەس کە خۆی نەیتوانی بێتوان هەوڵمان داوە خواردنەکەی نانەکەی بگەین نەدەست ئەمیش هەمان شێوە ئەوی خۆی داوای ئەکاتویەتە بەردرگا بەخێر بێ سەر چاومان ئەویشی کە بۆی ناکرێ و جێدەستی دوورە هەوڵ ئەدەین ئیشی گیاندنەکەی بۆ ئاسانکەین بگەێنی نەبەردەستی. ئەو خانمانەی لێرە کار دەکەن زۆرینەیان خاوەن بڕوانامن. ئەوان دەڵێن ئاسوودەین لەگەڵ کارەکەمان و حەز و خولیامان بۆی هەبووە بۆیە دەستمان پێکردووە. کردنی چەند پرۆژەیەکی بچووک زیاتر هەلی کار بۆ خانمان زیادەکە. دەرچۆکان پێویست ناکا کە چاوەڕێی دەستی حکوومەت بکەن کە هەموو شتێکیان بۆ بکە. پێویستەکە خۆیان بیرۆکەی خۆیان بخەنە ئیش توانێت خۆیان بخەنە ئیش بۆ ئەوی بتوانن ئیشی باشتر بکەن و هەلی کاری زیاتر هەبێت لە کۆمەڵگەیە. هەر کەسێک کە ئیشێک هەڵ ئەبژێرێ بۆ ئەوەی ئاسوودە بێ لە ئیشەکە ئەبێ حەزی خۆی تیابێت. لەبەرەوەی من حەزی خۆمی تایەم ئیشە توانام هەیەتایە زۆر ئاسوودەم لەم ئیشە ئیشەکە یعنی بە ئاسانی بەڕێوە ئەچێت. لەم کارگەیەدا نان و شیرینی و هەموو جۆرە خواردنێک دروست دەکرێت. ڕۆژانە تا درەنگ زیاد لە 15 خاتون کار دەکەن لەم کارگەیەدا. لەگەڵ فراوانکردنی کارگەگەش هەلیکاری زیاتر بۆ خانمان دەرەخسێنن. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئێمە ئێستا بە شوێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە نەخشین نامقمان لەگەڵا کە وەکو ئافرەتێکی خاوەن کارگەکە خات و نەخشین بەیانیت باش ماندوو نەبی یەکسەر باسی کارگەکەمان بۆ بکە زانی نەم بەیانیە لە کاشمێرچەنەوە دەستان بە کارکردن کردووە خۆت و هەموو ئەو خانمانەی دیکە چیتان ئامادە کردووە؟ باشتر بە بەڕێستان خۆشحاڵ بووم بۆ دیسانەوە بەسەرکردنەوەمان و پێدانیم کاتێک کە بتوانین دەنگی خۆمان و ڕای خۆمان بگەێنە لە بیسەران و بینەرانی بەرنامەکە و کەناڵەکەتان و دڵگرانیش بوون بۆ و هێرشەی ئەم شەو کرا بۆ سەر کەناڵەکە و لەخوا بەزای بێ کارمەندەکان سەلامەت و خوای گەورە جێگەی پڕکاتەوە. ئێمە وەکو کارگەینانی کوردی هەڵەبجەوە هەمیشە بەیانیان لە دوای بانکی بەیانی ئێمە دەست دەکەین بەکار لە هەویرشێلان لە ئامادەکردنی نانەکە بۆ بەرگەسی کڕیارەکانمان و بەشی شیرینیەکەمان وەکو ئاماژەتان پێدا لە ساڵی پارۆ ئێمە بەرهەم لە بەردەستی کڕیارە و لە خزمەتیانین بۆ بەشی شیرینی خواردنەکەش داواکاریمان وەرگرتووە و خەریکی ئامادەکردن بۆ ئەوەی بخرێتە بەردەستی کڕیارە بە ڕێزەکانمان. تەبعاً بەشی بەیانیانمان ئێمە وەکو هەمیشە نانی هەورامی و نانی تیری زایدەن ناوساجیمان هەیە بەیانیان بۆ بەرچایی کڕیارەکانمان لە خزمەتیانین ئەخرێتە بەردەستیان بۆیان فەڕەهەم ئەکرێ. بەڵام بەشی خواردنەکە وەک وتمان ئێمە لەسەر داواکاری کار ئەەکەین وەکو سەرەتایەک وا دەستمان پێ کردووە ئەمڕۆ ئەو 2 ڕۆژە تەڵەب وەرەگرین لەسەر تەڵەبەکە بەرهەمەکە حازرەکەین و کڕیارەکە خۆی یەت ئەیخینە خزمەتی. باشە نەخشین خان چەند خانمی دیکە وەکو ئەوەی کە هەلی کارت بۆ ڕەخسان دەبێتن لای تۆ کارەکەن؟ خاتون گیان دەستەکان خۆش بێ ئەڤین خانوتی 15 بەڵام چێتە زیاد لە 25 کارمەندمان هەیە ئەمەی کە سابتە بۆ ئیشکردن زۆر کات بە هۆکاری ئیشەکەی ئێمە هەلی کار بۆ سایاق تەکسیەکان بۆ کۆمەڵێ دوکانداری ناوبازار زیاترە بێت چونکە ئیشمان ڕاستەوخۆ لەگەڵ ئەوانیش هەیە. باشە نەخشین خام بێگومان کارەکانی تۆ ڕۆژ بە ڕۆژ قورستر ئەبێت و ئەرکەکەت قورسترە بێ بەڵام ئەمەش بۆ ئەوەیە کە هەم بژێوی خۆتان هەم ئەو خانمانە و چەندین کەسی دیکەش تا چەند گرنگیەی بە بەرهەمی خۆماڵی لەوەی کە بتوانن ئێوە باشتر پێشکەش بکەن و لە ڕێگەشیەوە بژێویکی باشتر بۆ خۆشتان پیا بکەن.
زۆر ڕاستە ئیستا یەکێک لە بەرهەمە خۆماڵیەکان شیر و ماست و دۆیە ئێمە یەکێکین لەو کەسانی کە ئەوەی کە بەو بەرهەمانە بەرهەمێنێ ئافرەتن لە دەروی کارگەن لە شوێنی کاری خۆیانن بەڵام ئێمە بەڵێنمان ناوە ئەو بەرهەمانی ئەوان بەرهەمی ئەهێنن ئێمە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە دوکانەکەمان بیخەینە بەردەستی کڕیارەکان و هەم بۆ کڕیار فراهەمیکەین هەم بۆ خاوەن بەرهەمەکەش ئێمە داهاتێکی تەسلیمکەین کاتێک کە بەرهەمەکەی لێوەرەگرین یاخۆ مەسەلەن ئێستا لە گۆشتەکە بیگرێ ئێمە زۆرێک لە کارەکان خاتونێک ئەم سێ چوار ئێوارەی پێش و پەیوەندی کرد وتی چووم لە شوێنێک من کوبەم کڕیوە کوبە من بۆیە حەز ئەەکەم ئەم ئیشە بکەم لەبەرەوەی شتێکی جوانتر پاکتر باشتر بخۆمە بەردەستی کڕیارەکانمان و دانیشتوانی شارەکەم ئەڵێ ئەو بەرهەمەی کە کڕیم گۆشتە گیایتیا بۆ ئێ من گۆشتی خۆماڵی جوان هەیە بۆ ئەمە نەخەمە ناو ئیشەکەم و بۆ ئەبرەوە بەوە نەدەم کە هەم لە دوو لاوە من قازانجەکەم هەم بۆ بەرهەمەکەم بەرهەمی کەسی بەرامبەر کە فرۆشی بۆ پێیەکەم و بۆ کڕیارەکەش کە شتێکی پاکی پختیەخەمە بەردەست یاخو مەسلەی بریانی و مەسلەی یاپرا خۆمانە بە شێوازێکی بڵێم بەرچاو گەنجی ئەم سەردەمە کۆمەڵێکیان نازانن ئیشەکەی دەسەر بکەن ئێمە هەم بەرهەمەکان بۆ فەراهەمەکەین هەم ئەگەر پێشیان خۆشبێ هاوکارە بین لە فێرکردنیان و لە ئەوەی ڕایان بێنین بتوانن کە ئیشی خۆن باشە نەخشین خان ئێستا ئێوە تەنهاوەکو کارگەیەک کارەکەن لە پلانتانیە کە لە داهاتووە چەندین پرۆژەی دیکە یاخود بۆ نمونە وەکو ئەوەی کە تەمرین بە چەند خانمێکی دیکە یاخود بە گەنجی دیکە بە کوڕان بە کچان بکەن بۆی کە ئەو کارانە فێر بن بتوانن ببنە خاوەنی کاری خۆیان و پرۆژەی خۆیان هەبێت دەست خۆش بێ بۆ ئەو پرسیارە زۆر بەدەخەوەم بۆ ناومێدی و بۆ بێتاقەتی گەنجی خۆمان هەرچەند نەحەقیشیان نیە لە ڕووی تۆ لەبەرەوەی پێویستی بە داهاتەیە پێویستی بە بوارێکی دارایی هەیە لێرە ئەرکی دەوڵەتە بتوانێت ئەوان پێویستیەکانیان بۆ دابینکەن بە دەرەجەی یەکەم من وەکو نەخشین کە دەستم پێکرد دوکاندارەکانی ناو شارەکەم هاوکار بوون لە ڕاگررتنی کارەکانم بەڵام ئەگەر بێت و من گرنتی ئەوەم پێ بدرێت لەلایەنی داراییوە دەستگیرۆیی ئەکرێم و یارمەتی ئەدرێم من بە دڵنیاییەوە خەم و هەمی من لەسەر بەکارخستنی توانای گەنجانە و برەودانە بە تواناکانیان بۆ ئەوی بتوانن داراییەک بۆ خۆیان دابینکەن ئیشی ڕۆژانەی خۆیان ببێتە دەستبارێک بۆیان کە چاوەڕوانی کەسێکی تر نەکەن دەست بۆ گیرفانی کەسی تر نەبن بۆ ئەوەی بتوانن لە وڵاتەکەی خۆیان بژێوی خۆیان و توانەکانی خۆیان بەگەڕ بخەن بۆ ئەوەی وڵاتمان ئاوەدارتر بێ و بۆ ئەوەی خەڵکەکانمان ئاسوودەتر بن. خات و نەخشین ئێستا چەند بەرهەم لە ناو کارگەکەی تۆ هەیە و ئەو بەرهەمانە تەنها لە ناو خۆ ساخت دەکرێتەوە یاخود دەینێریتە چەند شار و شارۆچکەش؟ بەرهەمەکان ئێمە بڵێم بە ژمارە زۆرن ناتوانم بڵێم ئەوەنە بەڵام لەخوا بە زیابێ ئێمە نانەکەمان موشیرینیەکەمان ناوخۆ دەروی شاریشی هەیە بەس لە ناو شاری هەڵەبجە بەلایەکانی کەمەوە ژمارەیەکی باش ئێمە کڕیارمان هەیە کە هەر مارکێتەکانن زۆری و لە دەروی شارش پەیوەندیمان پێوەکرێ بۆ شیرینیەکانمان ئێمە کاری گەیاندنەکە لە ئەستۆگرین ئەگەێنی نەدەستیان و پەیوەندیەکان لەگەڵ پتە ئەەکەین ئێمە ئێستا لە ڕێگەی خۆمان فەیسبوکمان هەیە و ئینستامان هەیە و بۆ پێی ئەم هینە ئەلەکترۆنە خەتە ئەلەکترۆنیەکان ئێمە کاری ئەوەمان کردووە وەستێک لە بینی خۆمان و کڕیارەکانمان ببێ لە ناو هەڵەبجە و لە دەروی هەڵەبجە و بە هیوای باشترکردن و فراوانکردنین خی گەورە پشتیوانمان بێ. خاتون زۆر سپاس نمونەت زۆر بێ بەو هیواین کە خانمانی دیکەش چاو لە ئێوە بکەن بتوانن هەم بۆ خۆیان هەم بۆ خانمانی دیکە و گەنجانیش هەلی کار بڕەخسێنن. سپاس بۆی کە میوانی ئەم بەیانیەی بەیانی 24 بوون. بە کۆتایی هاتنم لەگەڵ گفتوگۆکەم لەگەڵ ئەو خانمە دەستڕەنگینە و خانمە بەتوانە منی ژەمڕۆ کۆتایی هێنم با بڕگە و بابەتەکانی بەیانی 24 لێرەوە دووبارە پێتانەڵێمەوە کوردستان 24 بەردەوامە هەرگیز کۆڵ نادەین سەرەڕای هەموو سەختیەکان لەگەڵ تانەمێنینەوە لە پەیامەکەمان بەردەوامین ماڵەوە.